باش ورا و جه تماشاوان ورا. زۆر سپاس. ئەگەر لەسەر لێدوانەکەی بەڕێز ساڵح موسلیم هەڵوەسەیەک بکەین کە دەڵێت بە کەمتر لە مەرکەزیەت ڕازی نابین و قایل نابین لە بەرامبەردا تورکیا تاکید لەوە دەکاتەوە کە پاڵپشتی حکوومەتی سووریا دەکەن کە یەکپارچەیی خاکی سووریا پارێزراو بێت، هەرەوەی کە ئەحمەد شەرع و حکوومەتەکەی دەڵێت ئێمە ڕێگری دەکەین لە دابەشبوونی سووریا و دەبێت یەکپارچەیی بپارێزین. ئەمەی کە کورد دەیەوێت دابەشبوونی خاکی سووریا یاخۆت داوای مافی خۆی دەکات، چی دەڵێن لەسەر پێشهاتەکان و هەوڵەکان بۆ نزیکبوونەوەی لایەنەکان؟ بەێ ئەم پەیوەندیە بەناوبەرە حکوومەتە شەرع و ڕێبەربەریە خۆسەر باکوور و وشلاتی سووری جدەما کو ئەv حکوومەتە شەرع هاتوو بۆ سەر دەسەڵاتێ تێکرەچوونێکی ئان لەرزێکی بەناوبەراواندا چێ دەبە جێدەما کو بە هەفتوورە هەفپەیمانە دەهێ ئادارێ ئیمزاکرد بوون دنابەرە هێزە سووریا دموکرات سەرۆکێ وێ مەزلوم عەبدی و سەرۆکی حکوومەتە دەمکی ئەحمەد شەرع یەکیش مەزنترین کەلەم یێن ناهێلن کو هەردوو ئالیا بگهێنە هەڤهاتنێکێ ئەوە تورکیە یێ پابەندە کو کورد نەگهێن مافên خۆیرەوە di pêkanîna fîdraliyê an nenavendiya siyasî û ev xwasteka bi beramberê projeya İsraîlî ku Sûriyê weke herêmin biçûk be. Ji ber wê Tirkiye û İsraîlê servan vê xalê li hevdû nake. İsraîl dixwaze pêkhateyên Sûrî weke Kurd weke Dirzî weke Elewî navwan de weke yekîtiyekê yekgirtinekê çê bibe dirû vê hikûmeta an bibin weke kiyanekî hevseng jêra û lê Tirkiye tenê parçeya pêkhateya Kurd jêra gereke jêra giring e ji ber wê hewl dide vê rêveberiya Kurdî û destketiyên wê ji hûlê rake. وەکەم داخوانیە داویە سەرۆک پارتیا تەڤگەرا نەتەوپەرست ئا دەولەت بەخچەری گەفا خاجارێکە دن خوار دەربارەی هەسەدێ بە گەفاوی بە دووبارەکردنا پێڤاژوویەکە ئان ئاپەرسیۆنێکە لەشکەری لەگەل حکوومەتا شامێ درۆ هەسەدێدا گەر li hevdû nehatin û li hevhatina dehê adarê pêk neyin. Ji ber wê Tirkiye her metirsîdar e ku hevbendiyekê di navbera Kurd û İsraîliyan şê bibe. İsraîl jî hewl dide Kurda ji wê lîstûka eyaletên Osmaniyê derxîne û aliyê xwe bêne ji bo ku bibe beşek ji guhertina neqşeya naverasta nû bi serweriya İsraîliyê. Ji ber vê jî ev rûbirûbûn di navbera Tirkiye û İsraîlê gerwil û berdewam bike bi ciwariyê wê hewldana aştiyê dibe ku têk bide li Tirkiyeyê. Ev yeka jî wê bêhe li Tirkiye rasterast bi ber bijara an xwasteka ku careke din êrîş bike. بەڵێ لە کاتێکا فشارەکان لەسەر هەردوو لا زیاد بووە بۆ گەیشتن بە ڕێکەوتن بەڵام هەتاوەکو ئێستا نەتواندراوە کە لەسەر خاڵێکی ئەو بەژیا خۆت لێک تێگەشتنێکە بێت کە هەردوو لا قایل بن پێی. ئەم دۆخە درێژەکێشانی ئەم دۆخە چ مەترسێکی دەبێت بە تایبەت کە لە لێدوانەکەی ساڵح موسلیمدا دەڵێت بە کەمتر لە لامەرکەزیت ڕازی نابین و بژاردەی تریشمان دەبێت ئەگەر حکوومەتی سووریا قایل نەبێت بۆ بژاردەی تر چی دەبێت کورد چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەدا دەکات؟ بەێ وەکو توتزانیژی نەها دناوبەرە هەڤهاتنیان بە ناوبەرکاریە فرانسا و ئەمریکا خواستەکەک چێ بوو کو هەردوو عالیە حکوومەتە دەمکی و ئا هەسەدێ هەفتوو وەرن لێ وەکان بێژن لە هەفکردنا بن پەیمانە یان ڕنیشتنا پاریسێ هاتبوو پاشگۆهکردن bi fermaneke Tirkiye rasterast ew hewldanên ku li Emanê çê dibin di navbera her du aliya jî ji bo şerrek rû nede yanî rewş dibe ku weka xwe bimîne bê ku bigihên li hevhatineke tam ji ber wê jî ew xitmandina nerîna û negihîştina li hevkirinekê dihêla rêve dike ji sînaryoyên weke sînaryoya Swêda dema ku hikûmeta navendî
پل اشیران بکارانی دبا کو وجارت کار بین الهمبر حسد جبو فشار کر سردینه او یکا جوه بهلا کوری خستنا داعش جاره کدن خواه آوا بکن. بەڵێ سەبارەت بەوەی کە تورکیا دەڵێت بەردەوام لەم ماوانی دوایشدا کە باز لە پرۆسەی هەشتی لە باکوور دەکرێت تورکیا دەڵێت کە کوردی ژاوشێوەی تورک لە وڵاتەکەدا هاوبەشن و پێویستە مافەکانیان بدرێت و کۆمەڵێک دروشمی جوانەڵێ بەڵام دەبینین لە ڕۆژاوە ڕێگری لەوە دەکات کە کوردەکانی و پارچەی کوردستان مافی خۆیان بەدەستبێنن بۆچی تورکیا بەدەستهێنانی ماف لەلایەن کوردەکان لەو پارچەی کوردستان بە مەترسی لەسەر وڵاتەکەی خۆی دەزانێت بگمان اف فوبیای ترکا هر و هر هیا او جیجی بشکی جه هشمندیا ترکیه جو وقتی هاتا آبا کرن ام بیجن داینا تم مافان جه کردا آن نتوت کیش دروای نتوات ترک دیواتای پارچه کرنا ترکیه یعنی او ترکیه ایکو او بو 100 سال سروی بینگه آتیا آوا کرن و نمینه اگر دوسای دموکراسی لترکیه وبه شبر و ترکیه مترسی داره که ازمون وگو هزل جمخوا که نکار به پیشیه بگره لئیرو هفزنگی دنابرا دولت مزن هات نگو هاتن ایرو خواسته که دولتی هیا که او نقشه روشلات ناوین وکا خواه نمینه و دوی کرد وکا هیمانه که نو سرکه دلسوز به اوروپیا را به امریکیا را کوهیرو او رولکی باش بیلیزن لی حتی کجان رادایه اف پیلانا و زووا بپیک آنین اف جیجی جه پرسه و اف پروژه چه قاس بدومه و چه قاس و ببرسوینه بر جواندین ناونتوی اف جیجی دباوت که پرسه کرد که در روش حتی چه رادایه و کرد سوده واگرن جه گوهرتنا نقشه چه لسوری چه لعراق چه لترکیه چه لإيران جی کەواتە لە نێوان هەموو هەوڵەدا بەڵێ چێ دەبن ئێوەی گوهارتنن گشتی بن کەواتە کاگرێبەر لە نێوان هەوڵەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتن و جیاوازی بۆ چوونی کوردەکان و حکوومەتی سووریا داهاتووی وڵاتەکە بەکوێ دەگات خوێندنەوە پێشبینی ئێوە چی دەبێت؟ بەڵێ ئەس دەبینم گۆر خواندنێ من جداوی ئەنجامە کو وإن إيريش بيكورن وهن لدفرن سينوري دنابرا خالن كنترولي دنابرا حسدي وارتشن بالسربا تركيا اجبر هولدان نوان هر تم هيا جبوكو هن خالن دن جدستي هيزن سوريا ديمقراط بقرن أبي أكاجيت مدينة زمان شما أف حكومات ام بیجن هات میدانی حکومت که کو برمای انیا نصرایه کو کرنه کوی کور هیا به ترکارا به میت ترکا جبر ایریشا کیماوی آن غاز ساریم لسر ولاتین غوطایه دستوری درکه کول 20 ینایره 2014 آن 13 هات پیک آن لگور دیکومنتن نهینین آشکره بون که دست ترکیه بچه غاز سارین هی که دا حکومت انیا نصره که پیک بینه لهمبر سیویلان و استوا حکومت بشار الاسد بکه درکت که اف پیلان آن اف کمکوژی به دست وی جبر وی او کمکوژی در مافی علویان و درزیان و یکی بخوازن در مافی کرداجی درست بکن او جیجی درجیه که جوان کمکوژی که هین بری ببه دستهلات و پیک آنی بود در مافی ولاتین غوطه دیسا عینی جاره دوباره بکن روش نزلاله امی چقاس ببیجن و شیروه بکن لی از باورم چهار سری
وين نبي هيساني فيك ورا بله جبر تركيا نها بوا كلام لبيش چل هب هاتنه دنا برا هر دو آلية نخواستم کشمندیا اسلام بستی ناپذیرینه دموکراسی و ناهیلا به پیوی بلێژی بکەن. بەڵێ زۆر باشە بەڕێز ڕێبەر هەبوون چاودێری سیاسی زۆر سپاس بۆ بەڕێزت کە لەم گەشتەی هەواڵەکان لەگەڵمان داویت.